بە مەبەستی ڕێگری لە پەرەسەندنی زیاتری مادە هۆشبەرەکان لە شاری کەرکووک بە ئامادەبوونی مامۆسایانی ئاینی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ژمارەیەک لە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانی شارەکە پانێڵێک بۆ مەبەستە ڕێکخرا. لە پانێڵەکەدا بەشدار بووان تیشکیان خستە سەر مەترسیەکانی پەرەسەندن و زیادبوونی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لە کەرکووک و چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی. بەڕێوەبەری بەشی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە پۆلیسی کەرکووک ئاشکرای دەکات لە ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 100 بەکارهێنانی ئەو مادە هۆشبەرانە زیادی کردووە، بەڵام لە ئەم ساڵدا بە هۆی ڕێگریەکانەوە بازرگانی و بەکارهێنەرانی کەم بوونەتەوە. بەو نسبەتە نییە کە لە شارەکانی تری عێراق هەیە، کەرکووک بە نسبەتێکی هەیە، بە نسبەتێکی کەمە، بەس بۆ شێوەیە نییە کە زۆر هەیە، بەس خەڵکەکە زیاتر ئەعلام دەوری هەیە بۆ ئەوەی کە خەڵک مەترسیدار بێت لەو حاڵەتە. ئێمەش بەردەوامی لە چارەسەرکردنی مکافحەکردنی ئەو کەسانی کە بۆ شێوازە بنە تاجر یان تاعاتی کە مادەی هۆشبەر وەرەگرن یان ئەوانی کە ئیشی فرۆشن، ئینشاڵڵا ئیشیشیان لەسەرەکەین و کۆتایی پێێنێت. ئامارمان هەیە و تەنسیقیشمانە لەگەڵ هەموو دەستگاکان، دەستگا ئەمنیەکان و دەستگا مەدەنیەکانیش، بە تەنانەت گەشۆتە ئەو کەسانی کە لە ماڵەوە خەبەرمان بنێ بە چارەسەری ئەو کێشانە بکەین. بۆ ئەو نسبەتە لە ئەم ساڵی ڕابردوو لە 130 بووە 35 لە 100 بووە، بەس ئەم ساڵ کەمترە، ئینشاڵڵا کە بەرەو کەمتری شەڕات. لەلایەکی دیکەوە مامۆستایانی ئاینی و پسپۆڕانی تەندروستی زیانەکانی بەکارهێنانی ئەو مادە هۆشبەرانە بە کوشندە بۆ سەر مرۆڤەکان هەژمار دەکەن. ئێستا کە لە زۆر بە تەشەنی سندووە لە شاری کەرکووک پێڵن کریستال، ئەمفیتامینی پێڵن مادەکەینەکەی تەرکیب عەلمیەکەی، بەس خۆشی پێڵن کریستال، زۆر گەنجان بەکاری دێنن لە نێوان خۆیانە. وەڵام مەترسیەکە بۆی هەیە ئالوودەبوونە، ئەلو ئالوودەبوونەی تر ناتوانێت وازی لێ بێنێ، جاوای لێ دێ زۆرتر وەرەگرێت، جورعەیە زۆرتر وەرەگرێت، دەرمانەکە زیاد وەرەگرێت، هەتاکو ئەگاتە ئەوەی تووشی یا ئینتیحارەکە یا خۆی کوژێ یا ئەگاتە نەتیجەی خراپ ئەگەر چارەسەر نەکرێت. مادە هۆشبەرەکان دیارە لە شریعەتی ئیسلامدا قەدەغە کراون لەبەرەوەی کە لە هۆکارەکانی لە دەستدانی عەقڵی مرۆڤ، بۆیە خوای پەروەردگار کاتێک کە لەگەڵ مرۆڤەکانە دەدوێت لە ڕێگەی عەقڵەوە لەگەڵیاندا دەدوێت، وحی خوای پەروەردگاریش ئینسان هەتاوەکو عەقڵی نەبێت تەکلیفی شەرعی لەسەر نییە، بۆیە مادە هۆشبەرەکان بە هەموو شێوازەکانیەوە قەدەغە کراون لە ئیسلامدا و کڕین و فرۆشتن و بازرگانی کردن پێوە قەدەغەیە و ئیتر بە هەموو شێوازەکان شریعەتی خوای پەروەردگار ڕێگری کردووە لەوەی کە ئینسانەکان بەکاری بێنن. پسپۆڕانی تەندروستی ولایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە شاری کەرکووک مەترسیەکانی ئەو مادانە بۆ سەر ئاسایشی کۆمەلگا و گەنجانی شارەکە بە کەمتر لە شەڕی تیرۆر دانانێن و پێیان وایە لە ئەگەری پەرەسەندنی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان مەترسی گەورە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی دروست دەبێت و تا بێت ڕێگریەکان قورس دەبن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.